لەگەڵ هاتنی وەرزی پاییز ژماری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا ڕووی لە زیادبوون کردووە و لایەنە پەیوەندیدارەکانیش داوا لە خەڵک دەکەن پابەندی ڕێنماییەکان بن. پزیشکان و پسپۆڕان باز لەوە دەکەن کە لە وەرزی پاییز و زستاندا ژماری توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا زیاد دەکات چونکە سیستەمی بەرگری لەش بە چەند هۆکارێکدا دەبەزێت و تێکەڵاوی زیاتری هاوڵاتیان بەهۆی سەرماوە ئەگەری توشبوون بەرز دەکاتەوە. کاتێک کسیەکان تووشی هەوکردنی تیاوا دەبن بە کۆرۆنا ڤایرۆس لە وەرزستانایە نەخۆشەکە بڕێکی کەمتر خوێن ئەچێ بۆ سیەکان کاتێک خوێن کەمتر چێتە سیەکان بێگومان خڕۆکەی سپیش کەمترەچێت کاتێک خڕۆکەی سپیچی کەمتر کەواتە چارەسەرکردن و سیستەمی بەرگری پێویستە بڕێک زیاتر مندوو بێت تاکو نەخۆشەکە دەربازی بێنە نەخۆشێکی. ئەمەش لە کاتێکدایە بەشێکی بەرچاوی هاوڵاتیان خۆپارێزی ناکەن و ڤایرۆسەکە بە بابەتێکی گرنگ نابینن. لە سەرەتاوانێ هەتا ئەم دوایەش تا نزیکەی مانگێک من بەبێ دەمامک نەچوومە دەرەوانێ بەڵام بەداخەوە لەناو کۆمەڵگەی ئێمەیە بە شێوازێک سەیرەکرێ پێتەڵێن لێ ئەترسی پێتەڵێن ئەمە چییە یعنی چونکە ئەگەر بچیتە ناو بازارەوە لە 105 زیاتری پێوەی نییە ئەوەی کە پێوەتی بە چاوێکی نەوەیەکە سەیرەکرێەوە ئازانێ کۆرۆنای هەیە یاخود و ئازانێ شت لە شتەکە زۆرە ترسێ نازانێمە خۆپارێزیە پێویستە بە پێ ڕێنمایەکان بڕێنە دەرەوانێ بە پێ ڕێنمایەکان بچینە ناو قەرەباڵ خێوانێ لەبەرەوە ئەوەی ڕاستی بێ منیش وازم لێنە چونکە هەمووی بە چاوێکی نەوەیەکە سەیرەکردم ئەچوومە شوێنێکەوانێ چوومە شوێنێکی قەرەباڵ خەوانێ یاخود چایخانەیەک شتێکەوانێ دەمامکەم پێوە بوو هەموو ئێوت ئەوە بۆ ترسی ئەوە چییە لە خۆتە ترسی ئەوە بۆچی بۆ شێوەیە یتە دەرەوانێ التزم بالإرشادات الصحية من پابند دەبووم بەو ڕێنمانەوە کە پێویستم بە ڤایرۆسی کۆرۆنا هۆکاری پابندبوونم بە ڕێنمایەکانەوە گرنگیدانە بە دایک و باوکم تاکو نەخۆش نەکەون هەمومان دەزانین کەسانی بەتەمان مەترسی توشبوون و کاریگەریەکانی توشبوونیان لەسرە لەبەر ئەوەی تاکو ئێستا هەم ڤاکسینێکمان نییە هەم چارەسەری پێویستمان نییە تاکە ڤاکسین تاکە ئومێدی ئێمە بریتێت لە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان کە لە هەمویان گرنگتر بەستنی ماسک مەترێک مەودای نێوان مرۆڤەکان ئەگەر ئێمە ئەم بوانە جێبەجێکەین بێگومان ئەتوانین خۆمان و دەوروبەریشمان سەلامەت بپارێزین. تاکو ئێستا نزیکی 6,000 کەس لە هەرێمی کوردستاندا توشبووی ڤایرۆسەکە بوون کە زیاد لە 2,000 کەسیان گیانیان لەدەست داوە و نزیکەی 20,000یان هێشتا هەڵگری ڤایرۆسەکەن. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی.